ساڵتان لێبێت ئەم کاتتان باش. هەمیشە کاتێک کە باس لە تەندروستی ئەکرێت وەرزشکردن بە یەکەم چارەسەردا ئەنرێت بۆی کە تەندروستێکی پاشمان هەبێت. هەمیشە و بەردەوامیش پزیشکە پسپۆڕەکانیش ئاماژە بەوە ئەکەن بۆ وەرگرتنی چارەسەر بۆ تەندروستی ئێمە یەکەم چارەسەر کەدا ئەندرێت ئەوەیە کە پێت ئەڵێت بڕۆ وەرزش بکە. بەڵام من دەجار بۆهی ئەو جەنجاڵی کە لە ژیانمانە هەیە و بۆهی ئەو هەموو کاروبارانەوە ئێمە دوور ئەکەوینەوە لە وەرزشکردن. بەتایبەتی کە ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزین بۆهی ئەوەی کە ئێمە بە تەواوی ڕۆژەکە بە ڕۆژوو ئەبین بە دوور ئەبین لە هەموو خواردن و خواردنەوەیەک هەندێک جار هێز و توانای ئەوەمانێ لەوەی کا وەرزشکردن ئەنجام بین. ئەگەر وەرزشیش بکەین لەوانەیە هەندێک جار ئێمە ئەو جوڵە وەرزشیانە بە هەڵە بکەین کە زیانمان پێ بگەێنێت. ئێمە ئەمڕۆ باس لە جوڵە وەرزشەکانەکەین بەگشتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لەوەی کە پێویستە لە چ کاتێکا وەرزش بکەین و هەموو ئەو جوڵە وەرزشیانە کامانن کە بۆ تەندروستی ئێمە گرنگە و ئەتوانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشە بەردەوام بین لە وەرزشکردن. اینجا بۆی بزانین ئەو جوڵە وەرزشانەی کە پێویستە لە ڕەمەزانە بکرێت و لەبەرەوەی کە زۆر کەسمانەیە کە لە ڕەمەزانە بە ڕۆژوو ئەبێت ڕۆژێکی قورس خۆی بەسەر ئەبات بۆ لەوانەیە نەتوانێت هەندێک جوڵەی وەرزشیە بکات. ئێمە ئەمڕۆ باس لەو جوڵە وەرزشیانە ئەکەین کە لە پێش بەربانگ و لە دوای بەربانگیشەوە هەموو وەرزشوان ئەتوانن بیکەن. ئەمڕۆ میوانێکم هەیە لێرە ڕاهێنەرێکی وەرزشیە بۆی باس لەو جوڵە وەرزشیانە بکات. زۆر پەرست خات و ترێجەلالم لەگەڵ ئەبێ وەکو ڕاهێنەری وەرزشی بۆی باس لە وەرزشکردن بکەین لە ڕەمەزانە. سڵاو لێبێ خات و ترێ. سڵاوگیانەکەم زۆر سپاس. خات و ترێ زۆر کەسمانەیە لە ڕەمەزانە کە بە ڕۆژوو ئەبێت هەندێکیانەیە لە وەرزشکردن دوورەکەونەوە. با سەرتا لەوان دەستۆکەم ساین ئاساییە لە ڕەمەزانە لە وەرزشکردن دوور بکەوینەوە. بێگومان خۆی ئاساییە کە ئێمە لە ڕەمەزانە وەرزشکەین. ئەوەی کە ئاسایی نیە ئەوەیە کە ئێمە لە وەرزش دوورکەینەوە لە ڕەمەزانە. چکە وەکو هەمومان نەزانین لە مانگی ڕەمەزاندا عادەتەن تۆ بەرنامەی خواردنت ئەگۆڕێت واتە کاتەکانت فەرقەکات لەگەڵ ڕۆژانی ئاساییە. ئەمەش وە ئەکات کە زیاتر تۆ پەیڕەوی بەرنمەیەکی خواردنی سابت نەبیت کە ئەمەش لەوانەیە ئەگەری هەبێت کە تووشی قەڵەویەکی زیاترت بکات و بەعکسی شۆ بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت کێش سەر بخەن کە لاواستریان کە بۆیە غەڵەترین شت ئەوەیە کە تۆ لە مانگی ڕەمەزانە دوورکەویتەوە لە وەرزشکردن. بەڵام بێگومان جیاوازی هەیە وەرزشکردن لە مانگی ڕەمەزانە لەگەڵ کاتە ئاساییەکانی ترە، چونکە ئەبێ ئێمە حسابی ئەوە بکەین کە ئێمە چەند سەعاتێکی زۆر نەنان ئەخۆین نە ئەو ئەخۆین واتە جەستەمان تەواو هیلاک ئەبێت، جەستەمان تەواو تینوو ئەبێت. بۆیە لەو کاتەیە ئێمە پێویستە لەسەر بەرنمەیەکی تایبەتتر بڕۆین. کاتە ئەو کورسی کە لە پێش ڕەمەزانەوە وەرزشوانان لەسەری ڕۆشتن و بەکاریان هێناوە پێویستە لە کاتی ڕەمەزانە ئەم کۆرسە گۆڕانکاری بەسەرابێت. بێگومان ئێمە پێمان باشترە کە گۆڕانکاری بەسەرابێت. هەندێک کەس هەیە ئەڵێت من لە دوای بەربانگەوە ڕاهێنان ئەەکەم، ئەمە وا ناکات کە تا ڕادەیەک تەسیری هەبێ لەسرم. بەڵام بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت پێش بەربانگ ڕاهێنانەکانیان بکەن بێگومان پێویستە کۆرسەکانیان بگۆڕ. زۆر باشە. ئەو جوڵە وەرزشانەی کە لە پێش بەربانگە ئەتوانێت بکرێت و جوڵەی وەرزشی ئاسایی بن. ئەبن لە بڵ جوڵانە ئەمڕۆ بزانین چین؟ بێگومان ئەگەر ئەو کەسە هیچ کێشەیەکی نەبێت، هیچ نەخۆشیەکی نەبێت و زیاتر مەبەستی ئەوە بێت کە کێش داگرێت، ئەوە ئەتوانێت لە پێش بەربانگەوە بێت بۆ تەمرینکردن کەمێک کاردیۆ بکات واتە یاریە هەوائیەکان کات کە بریتیە لە ڕاکردن و پاسکیل و ئەلیپتیکال و ئەم جۆرە یاریانە لەگەڵ کۆمەڵێک یاری ئاسنی هێواش کە زۆر قورسایی بەکار نەهێنێت. ئەمە وانە کات کە ببێتە هۆی ئەوەی کە لە هۆش خۆی بچێت یا خوشتەکرەی دابەزێت. هەروەها کۆمەڵێک یاری ئاسانی تر کە بۆ تەمرینی ورگەکان بەکارێت کە ئێستا ئەتوانین باسی بکەین. جوڵە وەرزشیەکان ئەکرێ بەچەند دابەشەکە بۆ سەرچەند بەشێک؟ بێگومان ئەگەر بۆ کەسێک بێت کە بیەوێت پێش بەربانگ بێت ڕاهێنان بکات، ئەوە سەرەتا ئێمە 5 تا 10 دقەیەک گەرمکردنێکی ئاسایی ئەینێ، ئەوش ئەوەیە کە لەسەر جیازەکان کەمێک لەشی گەرم کات. دوای ئەوە کەمێک یاری ئاسنی هێواش کە عزیێتی نەیات کە شەکری دانەبەزێت و لێنێت کە لە هۆش خۆی بچێت. هەروەها کەمێک یاری هەوایی بەسیت کە ئەتوانین هەمووی لە ماوەی سەعاتێکا تەواو بکات و بڕواتەوە. طبعاً ئەمە باشترین کاتیش بۆ ئەو کەسانی کە ئەوانەی کێش داگرن سەعاتێک یاخود سەعات و نیوەک پێش ئەوەیە کە ڕۆژوو بشکێنێت. و ئێستا باس لە جوڵە هەواییەکانەکەین بە هێواشی بۆ کەسانی کە ئەیانەوێت. زۆر باش. کەواتە با ئەو جوڵە هەواییانە بزانینەوەی کە بۆی بینەرانیش بزان جوڵە هەواییەکان چۆنە و ئاماژەی پێ بکەیت و
بە جوڵەکانیش بەمان بکەیت. تاریخانەسە ئامادەین بۆ جوڵە وەرزشەکان من لەوانەیە هەموو جوڵەکانە توانم لەگەڵ تۆ بیکەم لەبەر مامێکی زۆر لە وەرزشکردن دوور کەوتومەتەوە بەڵام هەوڵێم بزانم چی ئەتوانم باسێک لە جوڵە هەوایەکان بکەی بزانین چ کاتێک ئەتوانێت بکرێت و قۆناغ بە قۆناغیش باس لە جوڵە هەوایەکانەکەین. زۆر باشە ئێمە وەکو باسمان کرد لە سەرەتا یاریزانەکە کەمێک خۆگەرمکردن ئەکات و تا لەشی ئامادە ئەکات مالیەکان پاشان کەمێک یاری ئاسن ئەکات بە شێوازێکی هێواشتر بۆ شێوازە ناکە پێش ڕەمەزان ئەی کرد وەکو پێشتر ئاماژەمان بۆ کرد بۆ ئەوەی تووشی هیچ خراپەیەک و پێکانێک نەبێت لە دوای ئەوانە کە تاو ئەبێت ئەتوانێت بێت کەمێک تەمرینی ورێک بکات کە ئەمە کێشەی هەمومانە بێگومان هەمومان و کێشەیمان هەیە کەمانێ وردمان داوەزێنین بەدڵنیایە بە تایبەتی خانمان بزۆت اینجا ئێستا ئێمە باسی کەمێک جوڵەی ئاسان ئەەکەین کە تەمرینی ورگن ئەمانە و بۆ ئەو کەسانە ئەبێت کە بەڕۆژون یاخود بەڕۆژونین هەروەها ئەتوانێت لە ماڵیشەوە ئەم جوڵانە بکات یعنی مەرجنیە ئیلا لە هۆڵەکی وەرزشیا بتوانێت بکات. دەست پێ بکەین بە جوڵەکان. سەرەتا جوڵەی یەکەممان بەم شێوازەدا ئەنیشین وردە بەرەو دواوە پاڵ ئەکەوین بەڵام مەرجە کەشانمان نەیا لە عەرزەکە واتە ئەمەنە دابەزین کەشانمان بەر عەرزەکە نەکەوێت بەم شێوازە اینجا لەگەڵ هەستانەوەیە زەختی تەواوەتی بخەینە سەر ورگ و ماسوولکەی ورگمان واتە بە ماسوولکەی شان و من هەڵنەسینەوە بۆی عەزێتمان نەگات بەم شێوەیە. ئەمە ئەبێت چەند جار بکرێت ئەم جوڵە؟ ئەمە لە کەسێک بۆ کەسێک فەرقەکات بەڵام وەکو ڕنجێکی ینی با بڵێن ئاسایی کە بەکارێت سێ دوانزەی یاخود سێ پانزەی شتێکی باشە بێت. باشە ئەمە یەکەم جوڵە جوڵە هەوایەکە بوو کە بۆ ورگە ئەم جوڵەیان جوڵەیەکی ترمان هەیە هەر بە هەمان شێوە بۆ ورگ ئەبێت کە ئەتوانین ئەم تۆپانە بەکاربێنین ئەگەر کەسێک ئەم تۆپەی نەبوونمە لە ماڵەوە ویستی یاری کات ئەتوانێت بتڵێکی ئاو بەدەستیەوە بگرێت گرنگ ئەوەی قورساییەکە بەدەستەوە ئەمەشان هەر پاڵەکەوێت و هەڵاستیتەوە ئەمەیان بەم شێوەیە قاچت قفڵ ئەەکەیت ئەگەر کەسەکە بشتوانێ بەم شێوە بیکە هیچ کێشەیەک نییە بەم شێوەیە بۆ لاتەنیشتەکان بەکارێت. ئەسە لەوانێ جوڵەکەی من هەڵەبێت کە ئەیکەم جوڵەکەی تۆ کەمێک لە قاشتا هەڵیتیان کەواتە جا لێرە پرسیارێکی بکەن تا چەند گرنگە ڕاهێنەرەکان کاتێکە کەسێک بڕیارە بە لێ وەرزش بکات ئاگەی لە وەرزشوانە هەبێت لەوەی کە ئەم جوڵەی بە هەڵە نەکات زۆر جار باوە لەوەی کە جوڵەیەکی کردو دوای ماوەیەکی زۆر ئینجازانە ئەو جوڵەی بە هەڵە کردووە. بێگومان زۆر پێویستە ڕاهێنەر لە سەرتاوە لەگەڵ یاریزانەکەیا بێت تا بە تەواوەتی فێری جوڵەکە ئەبێت پاشان دوای ئەوە ئەتوانێت بەجێ بێڵێت. زۆر باشە ئەمە ژمارەکەی چەنە ئەمە کە ئەم تۆپەت پێ هەمان شێوەیان ئەتوانین سێ دوانزەی یان ئەتوانین سێ پانزەی بکەین. زۆر باشە ئەمە هەر بۆ ورگە بەیان بۆ ئەمە زیاتریش لەسەر لاتەنیشتەکان ئەکات. زۆر باشە باش بەنسبەت جوڵەی دوو هەمەوە جوڵەیەکی ترمان هەیە کە هەمان شت بۆ منطقەی ورگ ئەبێ هەروەها جوڵەیەکی هەوائیش یعنی توانین بۆ ئەوش بەکاری بێنین کە ئیش لەسەر تواننەوەی چاوری ورگکە ئەویشکە بەم شێوەیە ئەیکیت. ئەمە جوڵەیەکی ئاسانە و هەموو کەسێک ئەتوانێ بیکات. بەڵام تکراری ئەمەیان زیاترە لەوەی کە پێشتر باسمان کرد ئەمەیان یاریزان ئەتوانێت 420 تا 425 بکات. جوڵانەیە ئەمە ئەو جوڵانەیە کە ئاساییە لە کاتی بە ڕۆژوبوون یاخود بەبێ ڕۆژوبوون یاخود لە کاتێکە کە تۆ لە ماڵەوەیت بەم شێوازە تەمرین کاتە ئەتوانین بڵێن هەموو کاتێک بۆ وەرزشکردن پێویستمان بۆ نیە کە بڵێن کاتمانە بچین بۆ سنتەرێک بۆی لە شوێنێک لە هۆڵەکە ئەمە وەرزش بکەین هەندێک جوڵەیە کە ئەتوانین لە ماڵیشەوە بکەین و سوودیش بێگومان هەندێک جوڵە هەیە و ئەتوانی لە ماڵەوە بکەیت ئەمانەی کە ئێستا باسمان کرد هەمووی لە ماڵەوە ئەکرێت ڕۆشتن بەپێ ڕۆژانە و ئەتوانی کە ئەگەر لە شوێنێکی دەرەوەژبی لە شوێنێکی گشتی شابی ئەتوانی بەپێ بڕۆیت بە سیتریشت ئەتوانیت پاسکیلێکت هەبێت لە ماڵەوە بتوانی وەرزشی خۆتی پێ بکەیت وەتا مەرجنیە ئێمە لەبەر ئەوەی وەرزشکەین بڕۆین بۆ هۆڵەکی لە جوانی زۆر باشە ئەمە جوڵە هەوایەکان بوو باوەڕێت باسە جوڵانش بکەین کە بە جوڵەی ئاسنی ئەکرێت و بە جیهاز بەکارهێنرێت. زۆر باشە فەرموو. باباس لە جوڵە هەوایەکان بکەین ئەمە جوڵەی هەوایە بە بەکارهێنانی جیهاز با باسێک لەمانە بکەین بزانین چۆنە. ئەمە جوڵەی هەوایە بە بەکارهێنانی جیهاز وەکو بەڕێز فەرمووت ئەم جیهازایەکێکە لەو جیهازە باشانەی کە بۆ تواننەوەی چاوری لەش بەکارێت کە یاریزان ئەتوانێت لە 5 دقەوە هەتاکو 25 دقە تاکو 30 دقەش لەسەر ئەم جیهازە ڕاهێنان بکات بە مەرجێک
هیچ کێشەیەکی ئەژنۆی نەبێت چونکە ئەم جیهازە بۆ کەسێک نابێت ئەگەر کێشەی ئەژنۆی هەبێت و بۆ ئەو کەسانش ئەبێت کە ئەیانەوێت لە کاتی بەڕۆژوو بوونا بێن ڕاهێنان بکەن بێگومان جیهازێکی زۆر باشە بۆ ئەوەی چاوری لەشی زیاتر پێ بتوێنێت. زۆر باشە باس لەوە کرد کە ئەم جیهازە نامێ بۆ کەسێک کە گرفتێک لە ئەژنۆکانیان هەبێت کاتێک کە کەسێک بڕیارە ئەبێت بۆ هەڵێکی وەرزشی تا چەند گرنگە لەوەی کە هەر لە هۆڵەکەیە پێشتر کە ڕێنمایی بکرێت کە چەند پشکنینێکی هەبێت ئەگەر گرفتێک هەبێت لە جەستەیە ئەندامێکی جەستی گرفتێکی هەبێت باسی بکات بۆی ئەو جوڵانە دووبارە نەبێتەوە کاری کە زیانی زیاتری پێ بگەێنێت. بەڵێ بێگومان ئێمە هەر یاریزانێک کە تازە بۆمانیت خۆمان لێ ئەپرسین ئەڵێن چ کێشەیەکت هەیە زۆرترین کێشەش کە تا ئێستا بەرە ڕوومان بۆتەوە کێشەی ئەژنۆ بووە لەگەڵ کێشەی پشتا ئێمە خۆمان ئەو پرسیارەی لێ ئەەکەین چ کێشەیەکت هەیە لە ئەژنۆ یاخود لەگەڵ لە پشتافو بۆ ئەوەی بەپێی ئەوە ئێمە ڕێنمایەکانی پێ بدەین و زۆرێکیش لە یاریزانەکان پێویستیان بەوەیە کە فەحسی هۆرمۆنەکانمان بۆ بکەن هەروەها غودا هەروەها ڤیتامینەکان بێگومان ئێمە لە سەرەتایە هەموو ئەمانە بە یاریزان هەڵێن کەسانێکیش هەن کەیان بۆ لامان خۆیان پێمان هەڵێن کە ئەو کێشانەیان هەیە بۆ ئەوەی ئێمە بەپی ئەوە بەرنامەکانیان بۆ دانێ. باشە ئەم جوڵە ئەگەر بە شێوازە تەندروستەکە و دروستەکەی بکرێت چۆنە؟ ئەم شێوازەی ئێمە دەست پێ یەکەین کەمێک لەسەر جیهازەکە بەردەوام ئەبێت پاشان جیهازەکە ئیش پێ یەکەیت ئەگەر بتەوێت زیاتر کالۆری بسووتێنیت واتە زیاتر خۆت هیلاک بکەیت جیهازەکە قورسەکەیت واتە لێڤڵەکەی بەرز دەکەیتەوە ئەگەر بشتەیە بە شێوازێکی ئاسایی بیکەیت ئەوە لەسەر لێڤڵی یەک بەردەوام ئەبیت وەکو پێشتر ئاماژەشم بۆ کرد لە 5 دقە هەتاکو 30 دقەش ئاسایی ئەم جیهازە بکرێت. کاتێک کە کەسێک سەرتا دەستەکە بە وەرزشکردن ئەبێت جیهازەکە یەکسەر بە قورسی دەست پێ بکات یان هێواش هێواش؟ نانا بێگومان سەرەتا کە دەستێکا بە وەرزشکردن بە هیچ شێوەیەک ئێمە پێی ناڵێن کە بە قورسی دەست پێ بکات وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد بۆ خۆ گەرمکردن 5 دقە ئەمە بەکارێت بەڵام لە دواییە کەم بستمان لەوە بێ ئێمە کێشداگرین ئەوە ئەتوانین لە 5 دقە تاکو 30 دقە ئێمە ئەم جیهازە بەکاربێنین. جوڵەی زۆر ئاسایی نەزەخت لەسەر ئەژنۆت هەبێت نەبڕێکیش ڕایگریش کە لە هەردوو حاڵەتەکەیە ئەگەری هەیە حەزەتی ئەژنۆت بات ئان لە جیاتی ئەمەش ئەتوانێت پاسکیل بەکاربێنێت بەڵام لێرە ڕێژی کالۆریەکە فەرق دەکات کالۆری سوتاندنی جیهازێک تا جیهازێک بێگومان فەرقی هەیە. تەمەنەکان جیاوازی هەیە کەسێک تەمەنی زیاتر بێت بە خۆشحاڵی و ئێمە ئێستا کەسانێکی زۆر ئەبینەوەی کە تەمەنێکی زۆریشان هەیە بڕێرەنداوکە وەرزشەکان ئەگەر هیچ کێشێکی تەندروستی نەبێت ئەوە ئێمە باز لە تەمەن ناکەین لەو حاڵەتەیە باشترین حاڵەتیش بۆ بەکارهێنانی ئەم جیهازەکە من لە زۆربەی یاریزانە بینیومە بەداخەوە کە ئەم دوو دەستکە بەکار ناهێنن تەنها بە قاچ یاری ئەەکەن کە ئەمە جوڵەیەکی غەڵەتە وا پێویستە دەستەکانت بەکاربێنیت. هەندێک کەسمانێک یەک یاریەکە کات کە دانێتەوانانی ئەو نەخیاڵە لێ کاتەپێل و کە چەنێک یاریەکە ئەو نەخاڵ لە یاریکردنەکە نیە کەواتە دەروونێکی ئارام کاتێکی بۆ وەرزشکردن تا چۆن گرنگە بۆی کە سوود لە وەرزشەکە ببینیت. ئێمە بێگومان بە هەموو یاریزانێکمان وتووە کاتێک کە تۆیەی بۆ وەرزشکردن ئەگەر ئەتوانیت تەنانەت مۆبایلەکەشت لابەرە لەبەر ئەوەی سعاتێک بۆ سعات و نیوێک لە ساعت 4 ڕۆژەکەت ئەبات واتە زۆر گرنگە تۆ تەواو مێشکت ئارام بکەیتەوە کاتێکی بۆ وەرزشکردن بۆ ئەوەی سوود لە وەرزشەکەت ببینیت. جا ئەگەماوەکی زۆر شنێک لەسەر من یەکسەر هیلاکەوی بوو باشە ئەم باسمان لەوە کرد جان چی تریشێ باس لەوانی تریش بکەین دەست خۆش ترێخان جا بابزانین ئەم جیهازیان ئەبێ چۆن بەکاربێنێت هەر کاتێک کە دەست بکە چیتە هۆڵێکی وەرزشەوە لەگەڵ شت بە دەست پێەکەین. بەڵێ بێگومان ترزمێڵێکێکە لە جیهازە گرنگەکان لە هۆڵی وەرزشیە و خۆشبەختانە ئێستا زۆرینەی ماڵەکانیش جیهاز ترزمێڵی تایە ئەوەی من بینی بێتم سەرەتا ئێمە کە یاریزان تازەیەت وەکو خۆ گەرمکردنێک 5 دقەیەک تا 10 دقەیەک ئەم جیهازی ئەینێ بۆ ئەوەی لەشی ئامادە بێت تا یاریەکانی بکات بەڵام زۆر گرنگە لە دوای یاریەکانی ئەگەر تۆ مەبەستت کێش سەرخستن بە یاخود مەبەستە کێشداگرتنیش بێ لە هەردوو حاڵەتە زۆر گرنگە کە لە دوای تەمرینی ئاسن کە تەواو ئەبێت ئەم جیهازە بەکاربێنیت بێگومان لە کەسێکەوە بۆ کەسێک فەرقەکات کاتەکەی کە بەکاری ئەهێنێت بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێت کێش سەربخات پێویستە 10 دقە تاکو 15 دقە بە شێوازێکی ئاسایی ئەم جیهازە بەکاربێنێت ئەمەوە ئەکات جوڵەی خوێن لە لەشیا بەقوتر بێت هەروەها یارمەتی توانەوەی چاوەڕێکانی سەرماسوولکەکانی ئەیە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت کێش داگرن واتە بۆ ئەو کەسانەی کە قەڵەون بەڵێ پێویستە ئەم جیهازە بەکاربێنن لە دوای ڕاهێنانکردنەکانیان لە ماوەی 20 دقە تاخود 30 خولەک تا 35 خولەکیش کێشە نیە بەمەرجێک هیچ کێشەیەکی نەبێت ئەم کەسە واتە کێشەی ئەژنۆی نەبێت واتە ئەم کەسە کێشەی پشتی نەبێت ئەگەر ئەم کەسە کێشەی پشت یاخود ئەژنۆی هەبێت ئێمە ئەم جیهازی ئەینێ بەڵام بە کاتێکی کەمتر نەک لەگەڵ کەسێکی ئاسایانی وەکو یەک کاتیان بێت ئاستی هێرایەتی
ئاستی خێراییەکە ئێمە باشترین ئاست کە دایمەن باسمان لێ کردووە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوەیە کێش داگرن شێوازی هیت کاردیۆ بووە واتە خولەک بە خولەکێک زۆرترین خێرایی بەکار ئەهێنی و خولەکێکیش عفو ڕۆشنێکی ئاسایی ئەەکەیت ئەم ڕۆشنی ئێمە ئێستا ئەمە زۆر خاوە بەڵام ئەتوانین خولەکێک ڕۆشنی بۆ منە 4 لەسەر 4.5 بەکاربێنی و خولەکێکیش زۆرترین خێرایی بەکاربێنین کە 9 بۆ 10 بۆ 11 بۆ 12 بۆ سەروتریش ئەڕوات زۆر باشە ئەمە بۆ دەستپێک و بۆ کۆتایی یاریەکەش بێ بەم ڕێژە بەم ئاسە بەکاردێنێت بۆ دەستپێک بۆ دەستپێک تەنها ڕۆشنێکی ئاسایی بەکارهێنی لە نێوان 4 تا 5 تا 5 و نیو بۆ ئەوەی لە شت گەرم ببێ بەڵام بۆ کۆتایی هێنان بە یاریەکان شێوازی هیت کاردیۆ باشترین شێوازە. زۆر باشە ئەم شێوازە ئەگەر بە دروستی بەکاربهێنرێت پێ بە هەڵە بەکاری بێنێت جۆریزیانی پێبگەن و شێوازە هەڵەکانی چۆن و شێوازە دروستەکەشی چۆن بێگومان ئەو کەسانی کێشەی ئەژنۆیان هەیە ئەگەر بە شێوازی ئینکلاین بەکاری بێنن واتە جیازەکە بەرز بکەنەوە وەکوا بێ بەسەر بەرزایی کاسەر ئەکەون ئەو شێوازە غەڵەتە بۆ ئەو کەسانە نابێت کە کێشەی ئەژنۆیان هەیە بەم شێوازی ئێمە ئەتوانن بەکاری بێنن و لە هەمان کاتیشا ئاگایان لە خێراییەکانی بێت واتە ئەگەر کەسێک کێشەی ئەژنۆ پشتی هەبێ ناتوانێت بە خێراییەکی زۆر ئەم جیهازە بەکاربێنێت. با بەس لە ئاخواردنەوە بکەین لە کاتی وەرزشکردنە بزانین شێوازە تەندروستەکەی چۆنە و تا چەند گرنگە. بێگومان گرنگترین شت ئەو خواردنەوەیە لە کاتی وەرزشە بەڵام کێشەیەک هەیە ئێمە کە یاریزانەکان زۆربەی کات ئەبینم ئاوە خۆرنەوە سەری دەبکەکەنەوە تا نیوەی تاواکەن کە ئەمە شتێکی زۆر خراپە کێشەی هەزمکردنە بۆ دروستەکات هەروەها ڕەنگە ئازاری مەعیدەت بۆ دروستکات باشترین شت ئەوەیە لە کاتی وەرزشە تۆ لە بینی سێتەکانە قومێک تا 3 قوم تا 4 قوم ئەو بخۆیتەوە بە هەموو با بڵێن دقە جارێک یعنی هەموو دقەیەک تۆ لە بیرت بێ کە 2 قوم 3 قوم 4 قوم ئەو بخۆیتەوە. زۆر باشە لە ڕەمەزانە لە دوای بەربامکردنەوەنێ تا چەند گرنگە وەرزشوانەکان کە نانی ئەو خوارد هەندێکیان بڕێرێنەوە کە شەوان پێیان وەرزش بکەن لە دوای نان خواردنەوە ئەبێ چی بکەن ئەنجا بێن وەرزش بکەن یاخۆ چۆنە شێوازە تەندروستەکەیت. بێگومان ئەو کەسانی کە لە دوای نان خواردن ئەیانێ وەرزشکان زۆر پێویستە کاتژمێرێک تا 2 کاتژمێر بەسەر نان خواردنیان ناتێپەڕی بێت اینجا ئەتوانن بێن وەرزشکەن. خواردنێکی زۆر قورسیان نەخوارد بێت کە ئەمە وا بکات لە کاتی وەرزشکردنە ناڕەحەتیان بکات هەروەها ئەو خواردنەوە لە مانگی ڕەمەزانە پێویستە لە 8 پەرداخ تاکو 10 پەرداخ بێت لە دوای بەربانگە. زۆر باشە ئەگەر لە کۆتاییە شتێکمان پێت خۆش بێ ئاماژی پێبێ لەسەر وەرزش و وەرزشکردن لە ڕەمەزانە تەنها ئەوەنە ئەڵێم گرنگترین شت لە ژیانە وەرزشکردنە بۆ ئەوەی کاتێک کە پیر ئەبی نەپێویستیت بە گۆچان بێت ناپێویستیت بەوە بێت کە کەسێک یارمەتیت بات بۆ ئەوەی شتێکت باتە دەست کەواتە تا ئەتوانن لە تەمەنێکی دووە وەرن وەرزشکەن ئەگەر تەمەنیشت تێپەڕیوەلەوە هەر وەرزش بکە بۆ خۆت بێگومان زۆر باشترە بێت. دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ ئەمڕۆ کە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ ئەو زانیارانەی کە لەسەر وەرزشکردن و وەرزشکردن لە ڕەمەزانە ئەمڕۆ پێمان بەخشی خۆشحاڵ بۆ من زۆر زیاتر دەستان خۆش بێت. بەڵێ خۆشەویستان ئێمە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووانە خوازین هەمیشە ئاڵێن لەوەی کە پێش ئەوەی کە تەندروستیمان تێک بچێت با یەکەم چارەسەر وەربگرین کە چارەسەرەکان هەمیشە وەرزشکردنە زۆر سپاس بۆەوە کە تاکو ئێستا بینەری ئێمە بوون و پایگەرە ڕۆژ و نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایە قبوڵ بکات.